سڵاوتان لێبێ مناڵە ئازیز و خۆشەویستەکانم کاتتان باش، هیوادارم زۆر باش و تەندروست بن، هەمیشە دڵخۆش بن. ئەمڕۆژ چیرۆکێکی نوێم بۆ ئێوەی خۆشەویست ئامادە کردووە، هیوادارم بە دڵتان بێ. چیرۆکی ئەمڕۆمان لە ژێر ناونیشانی درەختە میهرەبانەکەیە. لە دارستانێکی فراوانە و لە شوێنێکی زۆر گەورەیە، درەختێکی زۆر گەورە و میهرەبان هەبوو. لە ئامێزیدا خێزانێکی بچووکی چۆلەکە ژیان کە لە باران ئەی پاراستن، لە بەرووبوومەکەشیان ئەخوات. ڕۆژێکیان قەلە ڕەشێک هات، خەمباری پێوە دیار بوو. درەختەکە لی پرسی: بۆچی ئەوەنە خەمبار دیاری هاوڕێکەم؟ قەلە ڕەشەکەش وەڵامیایەوە وتی: ڕەشە با ئەو هێلانەی لێ تێگیام کە من تایە ئەژیام. ئێستا هیچ ماڵێکم نییە بتوانم تایە پشوو بم. چۆلەکەکەش وەڵامیایە وتی: ئەی باشە بۆچی هاتووی بۆ ئێرە؟ قەلە ڕەشەکە وەڵامیایەوە وتی: ئەم درەختە زۆر گەورەیە، ئایا ئەتوانم لە ناویا بژیم؟ چۆلەکەکان هەموویان پێکەوە هاواریان کردوتیان: نەخێر، ئەمە ماڵی ئێمەیە، بە هیچ شێوەیەک ناتوانی تۆ تایە بژی. بۆ خۆ درەختێکی تر بدۆزەرەوە و بگەڕێ لەوێ شوێنێک بدۆزەرەوە بۆ خۆ. قەلە ڕەشەکە خۆی بۆ ڕۆیشتن ئامادە کرد و بڕوات ئەوێ بەجێ بێڵێ، بەڵام درەختەکە زۆر میهرەبان بوو. نەیهێش بڕوە، بچی تۆ نابێ بڕۆی هاوڕێکەم. بە قەلە ڕەشەکەی وت: بەخێر بێی، بۆ ژیانکردنت لێرە. ئیتر درەختەکە بە چۆلەکەکانی وت: پێویستە میهرەبان بن لەگەڵ کەسانی چواردەورتانە و هاوکاری کەسانی تر ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە. پێویست ناکە ئێوە خۆتان تووڕەکەن، خۆتان نەزانن من درەختێکی گەورەم، شوێنی زۆریشم هەیە بۆ ئەوەی تۆش و بێچوەکانیشت و قەلە ڕەشەکەش لێرە بمێنێتەوە و ڕەنگە بتوانین کەسانی تریش بگرینە خۆمان. چۆلەکەکان کە گوێیان لە قسەی درەختەکە بوو، هەستیان بە شەرمەزاری کرد. بۆیە داوای لێبوردنیان کرد و ئەو کاتە بە دڵخۆشیەوە پێشوازیان لە قەلە ڕەشەکە کرد و وتیان: بەخێر بێی، بۆ ژیانە نوێکەت و بۆ بوون بە دراوسەی ئێمە. هیوادارین پێکەوە بەختەوەرانە لێرە بژین. ئیتر هاوکاریان کرد بۆ ئەوەی هێلانەیەکی جوان بۆ ئەویش دروستکەن. دوای تەواوبوونی هێلانەکە هەموویان پێکەوە کەوتنە گفتوگۆکردن و قسەی خۆش و هەریەکێکیان بەسەرهاتێکی خۆشی بۆ ئەوی ترە گێڕایەوە. دواتر وردە وردە درەختەکە ئاوەدان بووەوە، لەبەرەوەی هەندێک لە هاوڕێکانی تریشیان پێیان خۆش بوو، ئەهاتن لەوێ ماڵیان دروستە کرد، چونکە درەختەکە زۆر گەورە بوو. درەختەکەش نەخۆشیە خۆی ڕائەوەشان و یاری پێیەکردن. بەرووبوومی چاکیشی پێوە بوو، هەمویان لە بەرووبوومەکەشیانە خوارد. ئیتر بۆ ئەوەی دڵخۆش بن، هەمویان بەردەوام ڕێزیان لە یەکتریە گرت و هاوکاری یەکتریانە کرد و بەو هۆیەشەوە درەختەکە زۆر دڵخۆش بوو. لەمەوە ئەبێ فێر بن هەمیشە خۆشیەکان تەنیا بۆ خۆتان نەبێ، بەڵکو پێویستە هاوکاری کەسانی تر بکەن کە پێویستیان بە یارمەتیە. ئەگەر کەسێک شوێنی نەبوو، ئێمە لە شوێنێکی خۆشابین، کەواتە پێویستمان بەوەیە چی بکەین؟ هاوکاریان بکەین. ئێوەی ئازیز و خۆشەویستیش ئەتوانن هاوکاری هاوڕێکانتان و هەر کەسێکی کە پێویستی بە هاوکاری ئێوەیە. مەرج تەنها ماڵ نییە، بەڵکو هەندێک جار لەوانەیە یەکێک لە هاوڕێکان هاوڕێی تری نەبێ، پێویست بێ لەگەڵ ئێوەیە ببە بە هاوڕێ، کەواتە ئەبێت بە سنگێکی فراوان و بە دڵخۆشیەوە ئێوە پێشوازی لێ بکەن و بەخێرهاتنی بکەن بۆ جیهانە نوێکەی خۆی کە هاوڕێتیە بێ لەگەڵ ئێوەیە. هەر بابەتێکی تر پێویستی بە هاوکاری بوو، ئەبێ ئێوە زۆر میهرەبان بن، هەمیشە هاوکاری کەسانی چواردەورتان بن. هەر شتێک بۆ خۆتان پێتان خۆشە، ئەبێ بۆ چواردەورەکەشتان پێتان خۆش بێت.
هیوادارم چیرۆکەکەم سوودی خۆی هەبوو بێ و بەدڵتان بوو بێ تا بەرنامێکی نوێ خواتان لەگەڵ